بسم الله الرحمن الرحيم. نيابة عن الشعب. ململانەی لایەنە سیاسیەکان لەسەر بەدەستهێنانی پۆستی سەرۆکی لیژنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەڕەشە لە ڕایکردنی کارەکانی ئەنجومەن دەکات. ئەم پرسە بێ جیاوازی سەرجەم لایەن و کوتلەکانی گرتووەتەوە. لەگەڵ دەستپێکردنەوەی وەرزی دووەمی یاسادانان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و کردنەوەی دەرگای ئەنجومەن بۆ پێگەێنانی لیژنە هەمیشەیەکان، ململانەی لایەنە سیاسیەکان لەسەر بەدەستهێنانی پۆستی سەرۆکی لیژنە هەمیشەیەکان دەستی پێکردەوە و تەنانەت بەشێک لەو ململانەیانە لە نێو یەک کوتلەی سیاسیدان. ئەمەش کۆسپی لە بەردەم کارەکانی ئەنجومەنی نوێنەران دروست کردووە. بە پێی زانیاریەکان کوتلە سیاسیەکانی عێراق شەڕ لەسەر بەدەستهێنانی سەرۆکی لیژنە هەستیارەکانی ئەنجومەنی نوێنەران دەکەن و دەیانەوێت بە تایبەتی لیژنە گرنگەکانی وەک دارایی، دەستپاچی، ئاسایش و بەرگری لە بەرژەوەندی خۆیان یەکلای بکەنەوە. بەهۆی ئەو کێشمەکێشانەی کوتلە سیاسیەکانیش تاوەکو ئێستا 3 دانیشتنی ئەنجومەنی نوێنەران هەڵوەشێنراوەتەوە. هاوشێوەی خولەکانی ڕابردوو کوتلە گەورەکانی نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر بنەمای پشکێنە پۆستە گرنگەکانی لیژنەکانی پەرلەمان لە بەرژەوەندی خۆیان یەکلایی دەکەنەوە. بە گریمانەی زۆریش ئەندامە سەربەخۆ و مەدەنیەکانی ئەنجومەنەکە لەو پۆستانە بێبەش دەکرێن و تەنانەت چانسی ئەندامبوونیشیان تێیدا نابێت. بە پێی زانیاری ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، ناکۆکی قوڵ لە نێوان کوتلەی هاوپەیمانی چوارچەوەی هەماهەنگی هاوپەیمانی سیادە و عەزم و هەروەها کوتلە کوردیەکانیش لەسەر وەرگرتنی لیژنەکانی ئەنجومەن هەیە و ئەو ناکۆکیانە بۆ نێوخۆی خودی کوتلەکانیش ورد بووەتەوە. هەر بە هەمان هۆکار 3 دانیشتنی پەرلەمان بەهۆی ئەو ناکۆکیانەوە دواخراوە و لەسەر داوای کوتلەکانی نێو پەرلەمانیش ئەو لیژنە هەمیشەیانەی لە دانیشتنەکانی پێشتردا پێک هێنرابوون هەڵوەشێنرانەوە و دووبارە پێک هێنرانەوە و ئەندامەکانیان سەر لە نوێ هەڵبژێردرانەوە. چوارشەمەی ڕابردوو ئەنجومەنی نوێنەران ئەندامانی 25 لیژنەی پەرلەمانی دووبارە هەڵبژاردەوە. لە کاتێکدا مانگی 5 ساڵی ڕابردوو دەنگی لەسەر دیاریکردنی ئەندامانی ئەو لیژنانەدا بوو، بەڵام بەهۆی ناکۆچیەکانەوە لە دیاریکردنی سەرۆکی ئەو لیژنانە شکستی هێنا. لە هەمان دانیشتنیشدا سەرۆکاتی ئەنجومەنی نوێنەران داوای لە کوتلەکان کرد بە خێرایی ناکۆچی سەرۆکی لیژنەکان یەکلایی بکەنەوە بۆ ئەوەی کارەکانی پەرلەمان نەوەستێت. بەڵام لەلایەن کوتلەکانەوە هۆشداری با سەرۆکاتی پەرلەمان درا بەبێ سازانی سیاسی لەسەر سەرۆکی لیژنەکان دەنگ لەسەر ئەو پۆستانە نەدات. ئەگینا بایکۆتکردنی دانیشتنەکانی پەرلەمانی لێ دەکەوێتەوە. سەر ڕایبوونی بەرنامەیەکی کاری زۆر و تایبەتی تریش پرسی پرۆژە یاسای بودجەی 2023 و ئەو پرۆژە یاسانەی ساڵانێک کە چاوەڕێی دەرچوون دەکەن، بەڵام هێشتا هیچ پێکهاتنێکی سیاسی لەسەر پۆستی سەرۆکی لیژنەکانی پەرلەمان لە ئارادا نییە و لایەنەکان لەسەر ئەو پرسە تەواو ناکۆکن. بەڵام کۆبوونەوەی بەردەوام لە نێوان لایەنە سیاسیەکاندا هەیە، لەگەڵەوەی هیچ ئومێدێک بۆ پێکهاتن بەم زوانە بەدی ناکرێت.